یان دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم کە بۆچی ئەم ڕۆمانە بۆچی ئەبێ بکرێتە شانۆگەری یان بۆچی بکرێتە شانۆگەری و لە ئەڵمانیا پێشکەش بکرێت. یەکەم من ماوەیەکی زۆرە کە نزیکی 25 ساڵێک دەبێت لە ئەڵمانیا کاری شانۆ دەکەم، کار بوو شانۆی ئەڵمانی دەکەم، بەڵام هەموو کاتێک لە هەموو شانۆگەریەکی خۆمدا خەونی ئەوە دەبێنم چۆن ئەتوانم بابەتێکی کوردی کێشەیەکی کوردی بێنمە سەر سەحنەی ئەوروپی. بۆیە من کاتی ئەم ڕۆمانەم خوێند وتم ئەم بابەتە ئەبێت ببێتە بابەتێکی شانۆیی، ئەبێ ببێتە بابەتێکی گفتوگۆیی لەسەر لاپەڕی ڕۆژنامەگەری ئەڵمانی و لە ناو بینەری ئەڵماندا. هیوادارم بکرێت بتوانین لە ئیمکانەتی ئێمەدا بێت بین بەرەو هەرێم لە هەرێم پێشکەش بکەین. ئەم شانۆگەریە بۆ بەغدا بۆ فستیڤاڵی شانۆی بەغدا داوات کراوە، بۆ شانۆی فستیڤاڵی فەجری ساڵی داهاتوو داوات کراوە. من خۆم بە تەمام لە بەرلین پێشکەش بکەین لە فستیڤاڵێکی زۆر بەناوبانگی ئەڵمانیا کە پێی دەڵێن مای فێشبیلە 12 مانگ پێشکەش دەکەین. هیوادارم بتوانم لە زۆربەی جێگا یان لە زۆرترین جێگا پێشکەش بکەین، چونکە ئەم پرۆژە نەبەس پرۆژەیەکی هونەریە بەڵکو من دادەنم پرۆژەیەکی نەتەوەیی. مرۆڤ شانۆە ئەڵمانیدا بشێتن ڕۆمانێکە کوردیە کول سەر پرسا گەلی کورد لەسەر کلتور و زمان و چاندا گەلی کوردە ئەڤرو بە هونەرمەندین ئەڵمان را بینتە سەردە پێشانۆیە ئەس باردکەم ئەوە بخۆ خودە بەر خودان و شوورەشەکە مازنەش جوورێکی دیش شوورەشەکەش تەرزێکی دی ئەگەر ئەم بێژین بپادینی ژبەرکۆ مە کوردان شوورەشین چەکداری پڕ کرینە و جێداخەیەک و مەسەر کەفتیانە هەند دەستخۆڤەنەینایە. ئەوجا دەمێ هاتی کو ئەم بە کلتور بە هونەر بە هەزرا خۆ بۆ دیالۆگی ئەم بشین گەلی کورد ڕزگار بگەین.